وڵاتێکی وەکو کوردستان کەوا دەوڵەمەندە بەم هەموو کانزا یعنی لەولای وڵاتێکی دراوسێ بە تەماتە و بەم شتانە یعنی بۆ نمونە حدودمان لەسەردا بخە بەڕاستی پێویستە حکوومەت دەستی ئەو گەنجانە یعنی بگرێتکەوە دەیانەوێ ئابووری وڵات ببژێنەوە بە هەموو جۆرێک هیوادارم حکوومەت هاوکاری ئەو کەسانە بکات کەوا دەستی ئابووریان هەیە. بەرهەمی خۆماڵی لە هەموو کات و ساتێک باشترە لە بەرهەمی هاوردا. بەرهەمی هاوردەی من نازانین کە لەو شوێنە لە تورکیا بێ لە ئێران بێ لە هەر دەوڵەتێک بێ کە دەگاتە بەردەستی ئێمە بە چەندەها ڕێگەدا دەڕواتن مواد حافیزەی تێدا زۆر خراپە لە بۆ تەندروستی. بۆ نمونە ئێستا لە ئەگەر ئێمە پەرە بدەین بە کەرتی کوشتتوکاڵی کە چەند لەو گوندانە زۆر خەڵک کشتتوکاڵ دەکاتن ئەگەر پەرە بە حکوومەت هاوکاریان بکاتن و پەرە بە کشتتوکاڵ بدرێتن پێویست ناکە ئێمە لێرکوانە چیلۆیەک تەماتە بکڕین بە 2000. بەڕای من ئەوەندەی کە بتوانین هەوڵ بدەین سەنعەت و پێداویستەکانی خۆراک و هەرچی کە پێداویستە بۆ وڵاتێکە بیهێدابینیکە ئەوەندەی کە بتوانین هەوڵ بدەین حکوومەتیش دەبێت پشتگیری ئەو کەسانە بکە کە ینی فکرێکی جوانیان هەیەدان هەوێ مەعمەلێکدانێندان هەوێ شتێکی جوان بکەن فکرێکی جوانیان هەیە ئەوەندەی کە بتوانن دەبێت هەوڵ بدەن و پشتگیری بکەن یە و کەسە یا ئەو شەریکانێکە دانەوێ ئیش بکەن بۆ داهاتی ناوخۆ. الإنتاج المحلي يفيد الاقتصاد ويفيد كثير أمور ما يحتاج إلى دول إضافية أو الدول المحاذية لنا. نبدي نعتمد على الأيادي العاملة اللي متواجدة حاليا عندنا كثير شباب عاطلة منها عمل، عندنا كثير شباب عندهم مهن، عندنا كثير شباب عندهم خبر، لكن هالخبر لازم احنا نستثمرها بشغلات مهنية داخلية داخل لبنان.